ئەگەر بە شێوەیەکی گشتی تەماشایەکی بارودۆخی پێشکەوتنەکانی ژنان بکەین لە هەرێمی کوردستان و لەگەڵیشە بەراوردێک بکەین بەو کارەسات و کێشانەی ڕوبەڕووی ژنانی ئەبێتەوە لە هەرێمی کوردستان و تایبەتتر لەسەر ئەو جۆرە توند و تیژیانەی کە کوشتنی لێ دەکەوێتەوانێ ئەکرێ بڵێن بە دیوی یەکەمە بارودۆخی ژنان لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەکی باش توانیوێتی کۆمەڵی هەنگاو ببڕێ لەگەڵ پێشکەوتنەکانی دنیای سەردەم و ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتی و کللتوریانەی کە ناوخۆی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوانێ بە پشبەستن بەو گۆڕانکاریە گرنگە جیهانیانە تا ئاڕاستی تا ڕادێکی باش توانیوێتی خۆی بگونجێنێت و سەرکەوتوانە کۆمەڵی قۆناغی بڕیەوە بەڵام ئەگەر دیوی دووەمی تەماشا بکەین بۆ ساڵی 26 کە ئێمە ئەمەتیایە قساکەین و لە نیوەی یەکەمی ئەم ساڵەیە ئەو ئامارانەی کە هەیە بە تایبەت لە توند و تیژیکردن بەرامبەر بە ژنان و دقیقتر لەسەری کوشتن ئامارەکانی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان و لە عێراقیژە ئەم ئامارانە ئەمە ئەکرێ بڵین ئەمان خاتە بەردەم ڕاچڵەکینێکی هزری کە پێمان ئەڵێ هێشتا کۆمەڵێک گیر و گرفتی زۆر گەورە ماوە کە لە کللتوری عەقڵیەتی کۆمەڵایەتی سیاسی ئێمە ڕنگدانەوەی هەیە تیایدا ژنان دەبنە قوربانی پلە یەک تا ڕادەی کوشتن ژنان قوربانین لە هەمان کاتە جۆری کوشتنەکان بە پاساوی هێنانەوەی پاراستنی شەرەف و کەرامەتی کۆمەلگە و خێزان ئەمە بۆ خۆی ئەو خاڵەیە کە ئەمان باتە بەردەم ئەو وەستانەی کە پێویستە ئەیتر کۆمەلگا سیاست لایەنە سیاسیەکان لایەنە دامەزراوی ئەکادیمیەکان دادگاکان هەڵوەستەی لەسەر بکەن مانای چی کە ژنێک لەبەر ئەوەی کە بۆ سڕینەوەی شەرەفی خێزانەکەی کۆمەلگاکەی دەبێت ژنێک ببێتە قوربانی لە هەمان کاتە ڕەنگە ئێمە کێشەمان ئەو ڕەنگە ئەم ژنە بۆ خۆشی جۆرێک بێت لەو قوربانی کە تایە تاوانێک ئەنجام درابێ بۆ سڕینەوەی ئاساواری تاوانەکە ژنێک قوربانی ئەبێ ئەمە ئەو خاڵەیە کە لە ئێستاە لە هەرێمی کوردستانە ڕاستیەکەی ئەوەیە کە لایەنە سیاسیەکان بە پلەی یەکەم لەبەر ئەوەی ئەوان ئاراستە و ڕێژەری سیاست و استراتیژێتی 4 ساڵی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستانن و لە هەمان کاتە ئەوان بە جۆرێکی تر تەحریکی بابەتە قەزاییەکان ئەکەن و لە پشتی قەزا و دامەزراوەکانی پۆلیس و دامەزراوە ئەمنیەکانەوەن دەبێت ئەوان قسەی جدیان هەبێ دەبێت ئەوان هەڵوێستی جدیان هەبێ ئەگەر قسە بە تایبەتی لەسەر کوشتنی ژنان بکەین لە ڕوای یاساییەکەوانێ بە پاساوی شەرەف ئێمە کۆمەڵێک کێشەی یاساییمان هەیە لەو بابەتە بە تایبەتی لەناو یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 مادەیەکمان هەیە مادەی 409 کە زروفێک بارودۆخی سوککردنی سزای داناوە بۆ تاوانی زینای زەوجی کە بەداخەوە لێرەشە جارێکی ترەڵم ئەمە هەندێک جار ئەکەوینە هەڵەوە لە بینی زینای زەوجی و لەگەڵ خیانەتی زەوجی یەکە من دوابەتە خۆیان زۆر دوابەت جیاوازن مەرج نییە هەموو خیانەتێکی زەوجی زینای زەوجی لێکەوت بێتەوە یعنی هەموو ناپاکێکی هاوسەری زینای لێکەوت بێتەوانێ بۆیە هەندێک جار دادگاکان بە تایبەتی لە عێراقدا پشت بەستن بەم بڕگە و مادەی یاساییە بارودۆخی سوکردنی سزاکەی بۆ تاوانبار دەقۆزنەوە وەکو هەلێکی یاسایی سزای ئەو تۆمەتبارە ئەڕوا بۆ 3 ساڵ بەڵام لەم دیوەشە ئەکرێ بڵم بۆ نمونە هەرێمی کوردستان ڕۆیەکی گەشی بۆ خۆی تۆمار کرد لە ساڵی 2002 بە یاسای ژمارە 5 ئەو مادەی وەستاند لە هەرێمی کوردستانە کە ئەو بارودۆخی سوکردنی سزا بۆ ئەو تۆمەتبارەیان ئەو تاوانبارەی کە هەڵ ئەستێ بە کوشتنی ژنێک بە بیانووی شەرەفەوانێ ئەم بارودۆخە نەیگرێتەوە و لە هەمان کاتە ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانیشمان هەیە کەمەش ئەگەرچی لەگەڵ هەموو سەرنجە یاساییەکان لەسەر یاساکە بەڵام یاسایەکێکێکە لە شاکارەکانی پەرلەمانی کوردستان بۆ سەردەمی خۆی کە توانی کۆمەڵی بەرگە و بابەتی یاسایی گرنگ لە ناو بە یاسای بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانیە جێگا بکاتوانێت کە کۆی خێزان تایە سوودمەندە و بە تایبەتیش ئافرەتان و ژنان لە هەرێمی کوردستان لەم بابەتەشە سوودمەندن ئەکرێ بڵێن لە ڕۆی یاساییەکەوانێ بەڵێ گرنگ لەمپەرمان هەیە بەڵام ڕۆ کۆمەڵایەتیەکەش جارێکی تر لەمپەرە و لە هەمان کاتە ئێمە لە بەردەم حاڵەتێکی تری زۆر خەتەران کە پێم وایە ئەمە بەرنامە ڕێژێکی سیاسی لە پشتەوەیە گرنگیدان بە خێڵ و عەشیرەتەکان دیارە ئەزانین کۆمەڵێک بابەت هەیە لە ناو خێڵ و عەشیرەتەکانە کە ژن تایە وەکو کاڵایەک بۆ سوودکردنی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە لە نێوان خۆیانە هەیە و بە
مەبەستی چارەسەرکردنی سڵحەکان و لە هەمان کاتە پاراستنی شەرەف و کەرامەتی ژن پێیان وایە شەرەف و کەرامەتی هەموو خێڵەکە پێک ئەهێنێ ڕاستە کۆی هەموو ئەندامان و تاکی ئەو خێڵە پێکەوە ئەتوانن ئەو بابەتانە بێکەوە بەستنەوانێ بەڵام شەرەف و کەرامەتی ژن بەشێکی تەواو سەربەخۆیە بۆ هەر تاکێک ئەتوانێ ممارەسەی ماف و ئازادیەکانی خۆی بکە بەڵام بە زیندووکردنەوەی کلتورە خێڵی و عشیرەتیەکان و یاساکانی ناو خێڵ و عشیرات و پشتبەستن بە سڵحی عەشایەری ئەمە جۆرێکی تر لە کێشەی بۆ دروست کردووە بە تایبەتی لە بەردەم دادگاکانی شاکە ئەمە وەکو بابەتێکە دادگاکانی کاتێ سڵحێکی عەشایەری لەسەر تاوانێک ئەچێتە بەردەستیان ناتوانن بە نەزەری اعتیبار وەرینەگرن ئەمانە هەمووی کێشەن بۆ یان پاساون بۆ کوشتنی ژنان بە بیانووی شەرەفەوە دیارە لە هەرێمی کوردستان پرۆسەی بەرەو پێشبرتنی سیاسەتی کۆمەڵگا هەم پیاوی گرتوتەوە هەم ژنیشی گرتوتەوە و لە هەمان کاتیشا هێرشی پێچەوانە یان هەنگاوی پێچەوانە و دەبینین بە تایبەتتر با بڵێم هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ناتوانن بەو کلتورە عەقڵیەتە سیاسی کە هەیەیان بۆ بە درێژایی ئەم مێژووی خەباتەی کە لە شۆڕشی نوێی گەلەکەمانەوانێ بۆ دوای تەحویل بوونمان بۆ کۆمەڵگەی مەدەنی لە 2000 ساڵی 1990 و جارێکی تر بۆ داڕشتنەوەی پەیکەری دەوڵەتی عێراق لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی دەوڵەتی عێراقی فدراڵە لە دوای 2003ەوە نەیانتوانیەوە لۆ کۆتوبەندە عەقڵیەتە پیا و سالاريانەی کە هەبووە لە ڕووی داڕێژەرانی سیاسەتی کۆمەڵگاوە خۆیان دەرباز بکەن بۆیە هەمیشە کاتێک ژنانی یان ئافرەتان توانیویانە لە بواری سیاسی لە بواری کلتوری کۆمەڵایەتی زانستی هەر بوارێکی تر بێنە پێشەوانێ ئەوان بە هەمان زەهێنیەتەوەوانێ تێڕوانینیان هەبووە بۆ بەشداری ژن و ژنیان وەکو کاڵایە یان وەکو ڕەگەزی مێینە تەنها بۆ پڕکردنەوەی ئارەزوو غەریزە سێکسیەکانی خۆیان بەکارهێنابێ ئەمە بە شێوەیەکی گشتی ڕەنگەش حاڵەتی ئیستیسنامان هەبوو بێ ڕەنگە حاڵەتی شازمان هەبێ قسەکە لەسەر ئەوە نییە کەم حاڵەتە شازانە توانیویانە چ ڕۆڵێک و کاریگەریەک لەسەر کۆمەڵگا دروستکەن کە لە هەمان کاتە ڕەنگەوانە قوربانیەکی زۆریشیاندا بێ ڕەنج و خەبات و تێکۆشانی زۆریان کردووە تا لانی کەم لەم حاڵەت و دۆخەی ئێستایە ئێمە بوەستین و بتوانین قسە لەسەر ئەم پرسانە بکەین ئەمەیکی کە هەیە کرێ بڵم بەشێکە لە بەری ڕەنجی ئەو ئافرەتە خەباتکار و شۆڕژگێڕانەی کە هەبوون بەڵام ناتوانین بڵین سەرکردایەتی سیاسی کورد بە پلەی یەکەم توانیوێتی ئەو هاوسەنگی ڕابگرێت ڕەنگە بەکۆی گشتی لە تاکی کۆمەڵگەی کوردیش نەیتوانی بێ هاوسەنگی ڕابگرێت بەڵام بە تایبەتتر لە بەسەر بارودۆخی مافەکانی ئافرەتان و ژنان و بەشداریکردنیان نەیانتوانیوە ئەمە خاڵی یەک خاڵی دوو ئەکرێگەر زۆر ورتتر بینەوانێ بەداخەوە کە میدیا وەکو دەسەڵاتی چوارەم کە پێناسەکراوە بەڵام لە ئێستاە ناکەوتوانین بڵین دەسەڵاتی چوارەم لە دەوڵەتە ئەکرێ بڵین دەسەڵاتی یەکەمە بۆ ئاراستەکردنی کۆمەڵگە میدیای هەرێمی کوردستان بە حکمی ئەو دابەشبوونە فکری و سیاسی کە هەیبووە و جۆرێک لە میدیای بازرگانی کە دروست بووە توانیوێتی ڕۆڵێکی زۆر نەرێنی زۆربیان لە بین دوو قسە هەندێک ڕەنگە توانیوێتی پارێزگاری لە ئیتیک و یاساکانی ڕۆژنامەگەری بکات بەڵام زۆرینەیان نەیانتوانیوە پارێزگاری لە ئیتیک و یاسای ڕۆژنامەگەری بکەن و لە هەمان کاتە پارێزگاری لە کولتوری کۆمەڵایەتی ئێمە بکەن وەکو کوردستان بەو کولتورە کۆمەڵایەتی جوانەکانمان من بتوانن ڕۆڵ و پێگەی ژنان ئیبراز بکەن هاتوون بە جۆرێک لە کاڵاکردن بابەتە پەیوەندی خێزانیەکان ئەو بابەتانەی کە پەیوەندی هەیە بە خودی ژنەوانێ لە بیرکردنەوەی ژنانەی کە ژنێکی پیاو سالار با بڵێم ئەم جۆرە بیرکردنەوانیان ئیبراز کردووە یان هاتوون کارکردن لەسەر جێستە و بازرگانیکردن بە ڕواڵەتی ژنانەوانێ لایک و ڤیو بۆ کەناڵەکانی خۆیان دروستکەن کە ئەمە جۆرێکە لە تەڵەی میدیایی بەداخەوە لەم سەردەمای ئێمە تێکەوتین بە کاریگەری بوون لەسەر ئەو تەوژمە بازرگانیە نێودەوڵەتی کە هەیە لەسەر کۆی هەموو کۆمەڵگە جیهانیەکان بۆ دروست بۆ کۆکردنەوەی سەرمایە و لەلایەن سەرمایەدارەکانەوە بەڵام هەرێمی کوردستان ئەکرێ بڵێم بە ئامادەیەکی زۆر باشی هەبووە بۆ ئەوەی کە خۆی بگونجێنێ لەگەڵ تەوژمە سەرمایەداریەکەی بەوەی نەک بتوانێت پارێزگاری لە خودی پێگەی ئینسانەکان بکە بە تایبەتی پێگەی ژن بکە ئەمە میدیا بۆ خۆی کەوتۆتەنەوە ئەم غەڵەتە گەورانەوە ئەم هەڵە گەورانەوە تیایدا ئافرەتانی ئێمەش هەندێک لە میدیاکارەکانیش تێکەوتوون و هەندێک جاریش نەشارەزایی میدیاکارەکان کە دەبوو هەر کەناڵێکی میدیای بە کۆمەڵێک فلتەرە تێپەڕێت و ئەرکی حکوومەتیشە ئەو فلتەرانە دیاری بکات من لەگەڵ ئەوە نیم کە میدیا سەربەخۆ ئازادی نەبێ بەڵام پێویستە سنووری ئازادیەکانی میدیاش لەگەڵ
پێوەرە کۆمەڵایەتی بەها ئەخلاقیەکانی ئێمە یەک بگرێتەوە لەگەڵ بەها ئینسانیەکانە یەک بگرێتەوە نەتوانرێت هەموو بەها ئەخلاقی و ئینسانی و کۆمەڵایەتیەکانمان بشکێنرێت ڕەگەزێ لە ڕەگەزەکانی کۆمەلگا یان چین و توێژەکان دەجار بۆ چین و توێژەکانی تریش ئەمە ڕاستە بکرێنە کاڵای میدیای و بۆی لایک و پێکۆ بکەنەوە و خاڵی کۆتایی کە من ئەمێ قسەی لەسەر بکەم وەکو دامەزراوە ئەکادیمیەکان پەروەردەیەکان ئەرکی سەرشانیانە ئەگەر میدیا بەم ئاراستەیە کار ئەکا ئەو ئەگەر سیاسەتیش بۆ ئاراستەیە کار ئەکا ئێمە سێ کوچکەیەکمان پێویستە ئەکادیمی میدیا و سیاست پێویستە لایەنە ئەکادیمی پەروەردەیەکان ئەم ڕۆڵە گرنگە ئەخلاقی و وجدانی خۆیان لەبیر نەکەن ئەم ڕۆڵە زانستی و ئەکادیمیە لەبیر نەکەن تاکو و گەنجی کوردستانی هۆشیار بکەنەوانەیە کە ئەمانە حاڵەتی زۆر کاتین تایە قوربانی زۆر ئەبێ کۆمەلگا بەرەو ئاراستێکی زۆر خراپ هەنگاو ئەنێ ئەگەر ئێمە نەتوانین لە ڕووی پەروەردەیەوانێ لە هەر لە قۆناغەکانی سەرەتایی و بە قۆناغی ناوەندی تەنانەت زۆرجار تازانکۆکانیش ئێمە پێویستمان بەوەی بەردەوام بین لەسەرەوەی کە ئەم هۆشیاریانە بڵاو بکەینەوانێک کە من وەکو تاکێک چ ئافرەت بم چ پیاو بم نەهێڵم میدیا بم کاتە کاڵا و لە پێناوی خۆیان بەکارم بێنێ و ڕێگەنەیەم سیاسەتی هێزە سیاسیەکان بۆ پڕکردنەوەی بۆشایە سیاسیەکانی خۆیان من وەکو تاکێک بەکارنێن و بەتایبەتتر کە ئافرەت ڕۆڵ و پێگەیەکی زۆر گرنگی هەیە ئەتوانێت زۆر گۆڕانکاری گەورە لە کۆمەلگایە دروست بکە بەڵام بەمەرجێ بتوانێت ئینسانی بوونی خۆی لەسەر و ڕەگەزی بوونیەکەوانێ بپارێزێ و جۆرێک لە جۆرەکان ئەمەوە بڵێم هەموو ئافرەتێک ئەتوانێت کۆمەڵی گۆڕانکاری گرنگ لە بوارە سیاسی کۆمەڵایەتی ئەکادیمیەکانە بکات بە مەرجێک وەکو ئینسان بتوانێت بەرجەستەی ئازادیەکانی خۆی بکات و هەوڵی ئەم گۆڕانکاریانە بە نەک ژن بوون مێینە بوون ئافرەت بوونی خۆی بەکاربێنێ بۆ ئەمانە چونکە ئەگەر کاتێک هەر ئەو تاکە خۆشی ئەوەی کرد بە هەمان شێوە هەستاوە ئەو سیاسەت و استراتیژی پیادە کردووە کە پێشووتر بۆی داڕێژراوە هەم ڕێکخراوەکانی ژنان و هەم میدیاکان و هەم بە دەرەجەی یەکەم لایەنە سیاسیەکان و ئەوانەی کە لە ڕاستیە سوڵتەی حکومڕانی دەسەڵاتی حکومڕانن لە هەرێمی کوردستانە هەڵوەستەیەکی جدی بکەن لەسەر ئەم بابەتە کاتێک بیانەوێت کۆمەلگایەکی ئازاد و خۆشگوزەران و پێشکەوتو و دەستەبەر بکەن ناتوانن مافی ژنان مافەکانی ئافرەتان تیایدا پەراوێز بخەن و بە تایبەتتریش بگاتە ئەو ڕادەی ژن لە پێناوی شەرەف و ژن لە پێناوی سڕینەوەی تاوانی خێڵ و عەشیرەتە بەکار بهێنرێت و ئەو ماف و ئازادی لە نێوی کۆمەڵگەکەی خۆت وەربگریتەوە.